بەناوی خۆی بەخشندە و میهرەبان ژینگەی هەرێمی کوردستان لە چ دۆخێکدایە؟ لە سەروبەندی زۆربوونی قەیرانەکاندا لە هەرێمی کوردستان ئایا کەس بیری گرفتەکانی ژینگەی ماوە؟ ئایا ژینگەی سروشتیش وەکو ژینگەی سیاسیمان پیس بووە؟ ژینگەی هەرێم تا چەند گرنگە بەلای دەسەڵاتدارانەوە؟ کوردستان لە بەردەم کەرەسە هاوردەکانە ژینگەکەی لە چ دۆخێکدایە؟ بەڕێزان بەرنامەی پرس تایبەت دەکەین بە بابەتی ژینگەوە لە هەرێمی کوردستان بە بەشداری لە بەڕێزان وەزیر و نوێنەرانی خەڵک و پسپۆڕان و چالاکەوانی بواری ژینگە بە هیوای ئەوەین کە گفتوگۆیەکی باش بکەین و دەرەنجامێک بدەین بەدەستەوە. سپاسانەکەین. سپاس بۆ بەڕێزان بۆ ئامادەبوونی هەرێک لە بەڕێزان. سپاسانەکەین دووبارە. ماوسا عەبدوڕەحمان بێم و لای بەڕێزت ئەو دەستەی پاراستن و چاکردنی ژینگە لە هەرێمی کوردستان ئێستا کاری ئێوە ئەولویەت بە چ بابەتێکی ژینگەیی ئەدەن؟ ینی پیسبوونەکان پیسبوونی ئاو و خاک و هەوا کە ئێستا ینی باز لەوە کرێ کە تەنانەت ئاوی خواردنەوەی ماڵانیش کە لە بەنداوەکانەوە دێت و بە فلتەرێکی واناڕە ئەوی جاروایە زۆربەی جار مەترسی لەسەرە بە تایبەتی بەنداوی دەربەنی خان و دوکان کە ئەمە زۆر دیارە ئەوانش کە ئەڵێن بە کۆمەڵێ فاکتەرە هۆکارە ئەوانش تووشی پیسبوونە بن و دوجار ینی ئێوە لە چ ڕوویەکەوە گرنگی ینی ئەولویەت بەچی ئەدەن لە بواری ژینگە کامیان بەلاتانەوە گرنگە چ بەشێکی ینی خۆی گەورە کە ئەم زەوی دروست کردووە هاوسەنگی تیا پاراستووە ئەم هاوسەنگیە بەڕاستی پێویستەکە هەمیشە خەڵک لە سەرزەویا بیپارێزێ چ لە ئاوی چ لە خاکی چ لە هەوای چ لە مرۆڤەکان چ لە باڵندە و گیاندارەکان یعنی ئەم هاوسەنگیە بەڕاستی تەوزیعاتێکە هەمووی تەواوکاری یەکتریە ناکرێ بەشێکیان فەرامۆش بکرێت چونکە هەمویان بە دەورێکی پێس پێراوە بە خزمەتی ئەویکیان تەواو بێ بە هەموویشیانەوە ئەتوانن خزمەتێ بە مرۆڤ بکەن یعنی لە دوجارە هەمووی بۆ خزمەتی مرۆڤە ئەمە ئیشی حکومەت ئەوەیە لە هەموو مەجالەکانە بەڕاستی کەم تەرخەمینەکە لە هەموو سنگەرەکانە بەڕاستی ئامادەباشی خۆی هەبێ بۆ خزمەتکردنی پرسی ژینگە یعنی حکومەتان هێناوەتە سەر و قەناعەتی بۆ نمونە هەموو وەزارەتەکان خزمەت بە یەک تاکەکە یەکێک ئەمنیەتی دابینەکە یەکێک پەروەردەیەکە یەکێک ڕۆشنبیرێکە یەکێک بژێوی بۆ دابینەکە یعنی ئەمانە هەموو ئەگەر بێت و حساب بە هەموو وەزارەتەکان بکەی خزمەتی یەک تاکەکە لە ڕۆژینگەیەکەی شە بەڕاستی هەروایە بۆیە پرسی ژینگە چووەتە ناو هەموو چین و دام و دەستگاکانی حکوومەت یاریمی کوردستان ڕۆچووە بە هەموویە ئێستا بۆ نمونە مەسەلەی پرسی ئاو لە مەسەلەی ئاوی ژێرزەی و بەنداوەکان بۆ نمونە سەر بە وەزارەتی کشت و کاڵە بەڵام ئاوی خواردنەوە سەر بە وەزارەتی شارەوانیە ژینگە چاودێری لە بەرنامەکانی ئاوەکە بەڵام چۆن ئەمانە لە هەرێمی کوردستانە زۆر جار باسەکرێ یا بۆردێکی ئاو دروست بکرێ بۆەوەی ئاو هەر لە بارانێکەوە ئەبارێ هەتا ئەو قومە ئاوەی کە هاوڵاتیەک بەکاری دێنێ و ئیسراف نەکە ئەمە بێ بەڕاستی پرۆژەیەکی متەکامل بێ یا لە ماڵانە چۆن دەست بە ئاوە بگرێ بۆی ئیسرافی تیانەکرێ ئێمە بەڕاستی پێویستیمان بەو بەرنامانە هەیە هەموو مامۆسایان و بەتەکید هەمومانەوێ بە دەورێکی پیرۆز دەستین ئێمە بۆ نمونە لە ڕۆژی ژینگەی کوردستان ئەمساڵ بەرنامەیەکمان ئامادە کردووە بە تەنسیق لەگەڵ وەزارەتی پەروەردە تقریبا 8,000 سیدیمان دابش کردو بە سەرتاسەری خوێندنگاکان لە هەرێمی کوردستان لە یەک تەوقیتە هەمووی یەک بەرنامەی هۆشیاریە بە تایبەتی لە هەموو پرسەکانی ژینگە وەکو فلیمێک بۆیان لێدرێ بۆ مناڵەکان بۆ قوتابیەکان لە ڕووی ئاوە لە ڕووی هەواوە لە ڕووی خاشاکەوە لە ڕووی جیاکردنەوەی خاشاک لە ماڵانەوە کە ئاماژەی پێدرا چۆن ئێمە بتوانین خاشاک لەم قەیرانە کە دروست بووە بەڕاستی ئەگەر ئێمە بتوانین ئەم قەیرانە بە سوودێک بۆ خەڵکی کوردستان کە قەیرانێکمان توش بۆ چۆن بتوانین خاشاکی تاکەم بکەینەوە کە بەڕاستی پرسێکی ژینگەی گرنگە ئەوانە ڕێنمایی زۆرمان داوە لە قوتابخانەکان لە ڕێگەی ڕاگەیاندنەکانەوە کە
ڕۆڵێکی گەورە ئەبینێت ئێمە بە تەکید ڕاگەیانەکان دەوری زۆر ئیجابیان هەیە لەگە وەزارەتی ڕۆشنبیری بەرنامەیەکی وردمان هەیە لەسەر هەموو ڕاگەیانەکان چۆن خزمەتێک بە ژینگە زیاترکەن تەعاونێکی باشە لە تەلەڤیزیۆنەکانەوەی بەتایبەتی بازرگانین ئەوانە زۆر ئێمە لەگەڵ وەزارەت بەڕاستی تەنسیقێکمان کردووە کەناڵەکان دوو شت ئەبێ بۆ ژینگە بکەن دامی ژینگە بکەن لە ڕیکلامەکانی ژینگە وە شتێک بڵاو نەکەنەوە دژی ژینگە بێ یعنی ئەو دووشتە بەڕاستی گرنگە لەبەرەوەی ئێمە لە ڕۆژی ژینگەی کوردستانە ئەمساڵ هۆشیارێکی گشتی وەکو تیمێک هەموو حکوومەت بەڕاستی پێی هەڵەسێ لەو ڕۆژەدا ئامادەکارێکی باش کراوە هەموو شارەوانەکانی هەرێمی کوردستان سەرتاسەری لەگەڵ کۆمپانیەکانی خاوێنکردنەوەی کوردستان لەگەڵ ڕێکخراوەکان لەگەڵ دام و دەستگاکانی حکوومەت پارێزگارەکان کۆبوونەوە بە دام و دەستگاکانی حکوومەتەکەن لە سنووری خۆیانە لە ئاستی وەزارەتەکان ئیشکراوە هەڵمەتێکی سەرتاسەری ڕاگەێنرێ ئەمەش بەڕاستی تەکید لەسەر تەکیدە بۆ هۆشیارێکی زیاتر بۆ ئەوەی خەڵکی کوردستان بەڕاستی پرسی ژینگە هەم ڕۆژی ژینگە بناسێ هەم زیاتر ژینگەش بەڕاستی لە دێر زمانەوە خەڵکی کوردستان ژینگە پارێز بووە من دەتوانم ئێستا باسیەوەکە ئەو تەکنۆلۆژیای کە هاتوۆتە جیهان و بە تایبەتی بۆ کوردستان هەنێ تەسیری سلبی لەسەر ژینگەی هەرێمی کوردستان دروست کردو بەڵام خەڵکی ژینگە پارێزی کوردستان هەر لێ دەر زمانەوە ئەگەر سەیری لادەکانکەی ئەگەر سەیری ئافرەتانی سەردەمی زوو بکەی بە زەمبیلەوەیەکەوە چون بە بازار هەرچی پێداویستی ماڵەیان هێنا علاگەیان بەکار نێنا توورەکەیان بەکارێنا یعنی ئەگەر سەیری لادەکانی هەرێمی کوردستانکەی پاشماوەی لادەکان نابینی شوێنێکیان پیس کرد بێت چونکە دووبارە هەمویان بەکارێنایەوە یعنی خەڵکی هەرێمی کوردستان لە ئەساسەوە خەڵکی کوردستان خەڵکیکی ژینگە دۆست بووە بەتایید جلوبەری خۆی کاڵای پرسیارش کە بکەین ینی بابەتی ئەو وەبەرهێنانە کە لە نەوت ئاکرێت نەوت و غازە ئەو هەموو کۆمپانیا بیانەی کە هاتوونەتە ناو هەرچەند یاسایش دانراوە بۆی کەوا ڕەچاوی ئەوە بکەن بەڵام زۆر جار پابەند نابن یعنی گرەی لەوە کرێت کە خۆ دەزانی لە سەدا 90 نەداهاتی هەرێمی کوردستان لە 90 سەرچاوەگرێت یعنی وەبەرهێنانێکی زۆر فراوان ئەکرێت ئەمەش هەمووی کاریسەی گەورە گەورە بەسەر ژینگەیانێت ژینگەی هەوا بە تایبەتی ئێمە بەڕاستی ئەبێەوە بزانین هەڵکردنی بیرە نەوتەکان و سوودوەرگرتن دەنەوت زیانێکی گەورەشی بە ژینگەدا بەڵام سەرچاوی داهاتی خەڵکیە قوتی خەڵکیە ئێمە لەگەڵ کاگی دکتۆرە ئاشتێورامی مناقشەی زۆرمان کردووە وەکو دەستەی ژینگە و وەزارەتی سامانە سروشتەکان چۆن میکانیزمێ بۆ دروستکەین ئەو زیانانە کەمکەینەوە ناتوانین بنبڕی بکەیت چونکە ئەمە لە هەموو دنیا هەیە ئیشی لەسەرەکرێت بەڵام ئەکرێت کەمیکەینەوە بەرنامەیەکی وردیشمان بۆ داناوە بەڵام لەگەڵ ئەوە من لێرەوە ئەو بەرنامەیانی بەڵێ هەنێ هەنگاومان ناوە بە تایبەتی بۆ نمونە ئەندامێکی هەمیشەی ئەوان لە مەجلیسی ژینگایە یعنی بەڕێبەرێکی گشتیان هەمیشە لەوەیە تعاون لەگەڵ ئەوانە دروستکەین من لێرەوە داواکەم یعنی خەڵکی هەرێمی کوردستان هەم بە هاوڵاتیانەوە هەم بەوانەی کە لە کەرتەکانە ئیشەکەن چی گشتی چ تایبەت بەڕاستی دەوری تاک مهمە یەکێک سایقێک کە لەگەڵ کۆمپانیایکی ئەجنەبیا لە هەرێمی کوردستان ئیشەکە ئەتوانێت خزمەت بە ژینگە بکات ئەتوانێت خیانەت نەکا یەکێک مۆزەفێکە لە شوێنێکات چونکە بەڕاستی دوجار ئێمە ئینتیمامان بۆ نیشتیمانەکەی خۆمان هەبێ 100 ئەجنەبی بێنە هەرێمی کوردستان خەڵکی ئێمە بێت چاودێر بێت لەسەر دکتۆر ئەگەر بێمە لای بەڕێزت ئەکادیمیەکان سپۆرەکان لە بواری ژینگە و ڕۆڵیان چییە لەم کاتایەکە ئێستا ینی جناوت پێشتر باسی ئەو مەترسێت کرد کە لەسەر ژینگە هەرێمی کوردستانەیە ڕۆڵیان چییە بەڕایتەوە چی بکەن ینی چ کاریگەری و شارێکیش بکەن دوجار ئەیوبجا من جارێک کە گەڕێمەوە بۆ ئەو بابلێن بابەتەی کە ئێمە لەگەڵ سیستمێک تەعاملەکەین بۆ سیستمیش ئەبێ پلانی استراتیجی ئیداری کا بەڕێوەی بات ینی ئینسانێکی ئەکادمی ئەگەر هەتاوەکو ئێستا با بڵێن لە زانکۆی سلێمانی بەشێک نەبێ ناوی بەشی ژینگە بێت کە ئەمڕۆ پرسی ژینگە و کێشەی ژینگە کێشەیەکی سەرتاسەری جیهانیە من حەزەکەم لێرەوە بۆی کە میوانانی خۆشەویستی ینی لە فەلسفەیە تێبگێنم ینی فەلسفەیەکی یا قوتابخانەیەکی کاتێ پێناسەی با بڵێن چەمکی ژینگە ئەکات ئەوە قوتابخانەی زاڵگەری پێوترە حتمیەت ئەم قوتابخانەی زاڵگەری ئەڵێ چی ئەڵێ مرۆڤ کوڕی ژینگەیە ژینگە بە خێوکەرێتی
گۆشت و ئێسقان و خوێنی لە ژینگەیە ژینگە ئاراستەکەری فکر و ڕفتارێتی باشە کەواتە ئەگەر بینە سەر واقع لەبەرەوەی ژینگە یا پرسی ژینگە پرسێکی بە ئینگلیزی پێوترێ مالتی دیسپلینەری ساینس چەترە بۆ هەموو کایەکانی ژیان چەترە بۆ هەموو کایەکانی ژیان کەواتە کاتێک کە ئێمە باس لە بامنێن کاری ئینسانێکی ئەکادمی ئەکەینەوە ئەبێ سیستم ئەرچی من دیاری بکە کەم ئەرچی من چییە لە خزمەتی ژینگە یعنی ئەبێ بە پەروەردەتەوە بە تەندروستیتەوە بە کۆمەڵناستەوە بە هەموو کایەکانی ژیان لەژێر با بڵێن چەتری ژینگە کار بکەن ڕێنمایی لە ژینگە وەرگرن ئەجا کە من ئێستا ئەوەی کە من کردومە خۆبەخشی یعنی ئەو کاتێک کە گەڕامەوە لە دەرەوە دوایەوە کە بە ئەهمێتی ژینگەم زانی و با بڵێن ئەو پرسم لە ئەستۆ گیرا کە سەرۆکاتی بەش وەرگرم بەڕێز مامۆستا ژینۆ ئەزانێت دەست بەجێ ئەپدەیتی بەرنامەی بەشەکەم کرد بە ئاراستەی ژینگە بە ئاراستەی ژینگە وتم بۆی کە ئێمە بیر لە خەمیشین بکەینەوە توانیم لە ماوەی 4-5 ساڵە یعنی چەندەها توێژینەوە ینی بە ئەمە بڵێن مبادرەیەکی شخصی بوو کرا لە بەشەکە و دژایەتیمان زۆر کرا بەرهەڵستیمان زۆر کرا توانیمان ئەلحەمدوللا کۆمەڵە توێژینەوەی زانستی بکەین و کۆمەڵێ باڵێن کادر پێگەین بۆچی ینی ئەوان کێڵی دژایەتیمان کرا بۆچی ئەبێ خۆشحاڵ بن بەوەیان لەبەر لە ڕاستیە ئەمەگەر ڕاستگۆ بین لەگەڵ خۆمان یەکەم ینی باگراوندیان ژینگە نەبوو باگراند زۆریان پێ ناخۆش بوو کە با بڵێن ڕەوتی بەشەکە بەو ئاراستێ ئەڕوات چکە طبی ژینگە پیشی تازەیتە بابەتی تازەیتە ئەبێ مامۆستاخۆیی ئیلاکە مامۆستا ماندوو ناسانە کارکە هەتا بتوانێت لەگەڵ با بڵێن وانە و پرۆگرامی تازە خۆی بەڕێوە بێت یعنی ئەمە کارێکی قورس بوو بۆ ینی با بڵێن بەشەکەمان دوایش ینی هەندێک هەبوو ینی تا ئێستا هەتا ئێستاش بگرێت لە بەرپرسە گەورەکانمان ینی مێشکی با بڵێن تێگەیشتنی بە چەمکی ژینگە نامۆیە تێگەیشتنی بۆی نییە اینجا هەر کاتێکیش ئەگەر ینی بەرپرسێک بڕیاردەرێک با بڵێن پرسی ژینگە لای چەمکێکی نامۆ بێ و یا هیچ تێگەیشتنێکی بۆی نەبێ ئەو کاتە باخی بۆی نابێ ئاوەڕانەوەی بۆی نابێ لە خەمیان نابێ جا لەبەرەوە هەچیەکە کرابێ ئەوەی کە ئەکادمیەکان کرد بێتیان ینی لەم ماوەی پێشوە لە زانکۆی سلێمانی ینی بەشی ژینگە نەبووە سنتەری توێژینەوەی ژینگە نەبووە با بڵێن لە پەروەردەوەکو پێویست باەخی پێنەیراوە تەنها بە جوودێکی شخصی بووە بە مبادری شخصی بووە هەوڵدان کراوە دوای ئەوەی کە هەندێک لە مامۆستایانی خۆشەویست بە ئاگا هاتوون چون متابعیان کردو بیانیان تۆپیکەکان با بڵێن کە باس لە خاکەکەین خاک ڕگەزێکی ژینگەیە باس لە ئاوەکەین ڕگەزێکی ژینگەیە ئەمانە هەمووی سیستمن یعنی ئەگەر تۆ نەیت هەمووشی کراون لەگەڵ یەک تێکەڵن یعنی ئەم هەسارەی زەویە ئەم هەسارەی زەویە یعنی 5 بەرجی هەیە ئەم 5 بەرگە بەرجی ئاویە بەرجی هەوایە بەرجی بەردیە بەرجی بایۆسفیر کە ئێمەین لەگەڵ بەرجی بەفرین هەمووی پێکەوە کارەکەن پێکاتەکانیان تێکەڵ بە یەکە بێت یعنی ناکری یەکیان لە یەکیان جا بکەیتەوە یەکیان لە یەکیان جا بکەیتەوە کەواتە ینی بۆ بەشەکەی من کە پسپۆرەکەم مەسەلە خاک بوو کردم بە خاک و ئاو لەگەڵیشا ژینگەم تێکەڵ کرد بەو هۆکارە بوو کە ئێمە ینی دوو ڕەگەزی ژینگە ئەخوێنین بۆیە ئێمە ئەلحەمدوللا هەوڵەمان ناوە پرۆپۆزەڵیشمان تەقدیم کرد بەداخەوە هەتا ئێستا نەچوەتە بواری جێبەجێکردن بەس بە پێی ئەو بەڵێنەی کە بەڕێز سەرۆکی بەش زانکۆ پێیان ئینشاءالله لەم ساڵەوە بەشی ژینگە لە زانکۆی سلێمانی ئەکرێتەوە دەستگان خۆش بێ کاک حەجی ڕوبەر گەرە پرسیارە لە بەڕێز بکەم دکتۆر باسی ئەوەی کرد کە سەقافەتی ژینگەیی لە سیاسەکان لە هەرێمی کوردستان لە ئاسی پێویستان نییە یان کەمە یان زۆر نزبە تۆ تعلیقت لەسەرەوە چییە؟ بەڵێ لە ڕاستیە تاکە سەرچاوە یان تاکە کەس یا پێشەنگ کە وڵاتەکەی و میلەتەکەی ئاراستە بکە بۆی کە وڵاتێکی پاکە بێ ژینگەیەکی پاکە بێ پێشڕەوەکانن واتە ئەو کەسان کە وڵات بەڕێوا بن بۆ نمونە تۆ سەردارێکی وڵاتە بینی خۆی هەڵەسێت کۆڵانەکان پاگەکاتەوە لەگەڵ شارەوانی باشە لەگەڵ ژینگە پارێزەکان بۆ لەبەرەوەی لە کوردەواری خۆشمان ناڵێ ئەوانی کە گەورەکانی کەن بچووکەکان چاوی لێ بکەن یعنی ئەمە ئەبێ ببێ بە کەلتور ببێ بە شانازی ببێ بە شانازی ئەمە زۆر کەمە هەیە بەڵام ڕێژەیەکی زۆر کەمی هەیە ناڵین نییە بۆ منە وەزیری ژینگە ئەمەی کردووە لە چەند وەزیرێک ئەمەیان کردووە لە پارێزگا و ئەنجومەنی پارێزگا ئەمە کراوە بەڵام ئەمە تازەیەوەتە نوێیە تا ئێستا نەبووە بە کللتور ئەمە خاڵک ئەمە باسی چەند بابەتێ بکەم ئێمە کە هاوڕێیان باسی ژینگەیان کرد زۆرتر ئاگیاندا لەسەر خاشاک واتە پاشەڕۆ
کە خاشاک بە تایبەتی خاشاکی نۆرماڵ ینی گرفتی سەرەکی خاشاکی نۆرماڵ نییە گرفتی سەرەکی ئەو چالاکیە پیشەسازیانن کە لە هەرمی کوردستانە لە ساڵەکانی 2005ەوە دەستی پێکردو لێرە ئێمە دوو یاسامان هەیە یاسای ژمارە 8مان هەیە یاسای ژمارە 3مان هەیە ئەم دوو یاسا کە دەرچوون بۆ یاسایەک بۆ دەستەکە و یاسایەک بۆ ژینگە دەسەڵاتی داوە بە ئەو فەرمانگە و وەزارەتی ئەو دەستەی کە ئەرکە لەسەری ژینگە هەرێمی کوردستان پارێزێ بۆ منە لە ئەرکەکانیان سێ خاڵی دیاری کردووە پاراستنی ژینگە ڕێگریکردن لە پیسبوونی و پەرەپێدانی و لە هەمان کاتا ڕێگریکردن لە پیسبوونی ژینگە بەهۆی چالاکی پیشەسازی و ڕێگریکردن و چارەسەری ناتوانین بڵێن بنەڕەتی چارەسەری ئەو پاژماوەی چەکی کیمیانی کە لەلایەن ڕژێمەکانی دوابەدوایەکی عێراقەوە ڕوبەڕووی هەرێمی کوردستان و عێراق بۆتەوە لێرەدا گرفتی سەرەکی یاساگان کە باسی گەرێتە لە گرفتی سەرەکی لە هەرێمی کوردستان سیاسیەکانی هەرێمی کوردستان دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان ئێمە لە حکوومەتی هەرێمی کوردستان دوو بەشمانەیە بەشی حکوومەتمان هەیە لەگەڵ بەشی دەسەڵات لە دنیاە تەبەن ئەوەش فۆرمێکی زۆر نوێیە ئەتوانم بڵێم فۆرمی ژنێ نیشتێکی سەیرە لە دنیاە کەوتری حکوومەت واتە هەموو دەسەڵاتەکانی لایە کە هەموو دەسەڵاتەکانی لابوو بەپێی یاساکان و بەپێی ڕێنمایەکان کە دەریەکات جێبەجێیەکە ئێمە دەسەڵاتی سیاسی یان بڵین دەسەڵاتدارانی هەرێم حساسیتیان بە ڕێنمایە ژینگەیەکان هەیە بۆ نمونە ئێمە تا ئێستا 170 پاڵاوگەی بێمەڵەتمان هەیە کە ئەمە ڕێنمایی ژینگە جێبەجێ ناکەن زۆر هەوڵدرا بۆی کە پاشەڕۆکانیان چارەسەر بکرێت بەڵام خۆیان سیستمەکانەوە کۆنە ناتوانێت تعاملیان لەگەڵا بکەیت ینی گرفتی سەرەکی ئەو چالاکی ئەو چالاکی پیشەسازیەکان کە ئەکرێ بۆ نمونە خاشاکی چالاکی پیشەسازیەکان گرفت بۆ ژینگە هەرێمی کوردستان دروستەکە هەمویان مسەڵتەنن بۆ نمونە بازدان دروستەکەن بۆ نمونە موادی هێڤی میتاڵیان تایە بۆ نمونە ئەو خڕکەرانی کە لە دەرەوەی هەرێم و ئەهێنن کە وەزارەتی کشت و کاڵ سەرپەرشتی ئەکا هەرچەنە ڕێنمایان هەیە کە چۆنچۆنی جوتیار بەکاری بێنێ بەڵام گرفتەکە لەوایە بە ڕێگری هەیە لە جێبەجێکردنی دەسەڵاتەکان وەک پێم وتی لایەنی سیاسی هۆکار نییە یان هاوکار نییە یان هەماهەنگ نییە یان ڕێخۆشکەر نییە بۆی کە هۆکاری قازانجی گرفتێکی یاسامان نییە ینی گرفتی ڕێنماییمان نییە هەموو وەزارەتێک هەموو بەڕێوەبەرایەتیەک یاسا ڕێنمایی خۆی هەیە بۆ جێبەجێکردنی بۆ نمونە ئێمە وەکو لیژنەی ئەنجومەنی پارێزگای سلێمانی لیژنەی تەندروستی و ژینگە ئەوانەی کە پەیوەنددارن بە بابەتەکانە بە نووسرا و ڕادەستمان کردوون بۆ نمونە چۆنێتی چارەسەری خاشاکی نەخۆشخانەکان کە ئەمە گرفتێکی سەرەکیە موادی مسەڵتنین موادی کیمیاین بەشی تاقیەکان چۆن چارەسەرەکرێ بە دۆکومنت بە شێوازێکی زۆر زانستی لەگەڵ ڕاوێژکارەکانمان بە نووسرا و بە فەرمی نردومانە چۆن چارەسەری خاشاکی نۆرماڵەکەی چۆن چارەسەری خاشاکی کارگەکان نەکرێ چۆن ئاوەڕۆی هەموو کارگەیەک پێویستە ئەحوازی بۆ دروست کرێ و دووبارە تەصفیە بکرێتەوە بۆ نمونە هەموو غەستێک چۆن ئێستا لە دەستەی ژینگەی ماگەدارین کە ئاوەڕۆی غەستلەکان ئەوەتا شوشتنگەکان بەکاربێنێتەوە دووبارە ئاوە پاک بکرێتەوە بەکاربێنێتەوە بۆ نمونە ینی گرفتەکە لێرەیە کە دەسەڵات هۆکار و هەواهەنگ و هاوکار نییە ئەمە بابەتی سەرەکیە ئەنا بۆ نمونە خاشاکی نۆرماڵ گرفت نییە خاشاکی نۆرماڵ یان ئەسووتێ یان ئەبێتەوە بە موادی ئەندامی ینی خۆی موادی ئەندامی لە بنەڕەتە ڕاستە دەست خۆش بێ دەست سپاس بۆ بەرز مامۆستا ئاماژە بێ خاڵکەم ئێمە ئێستا لە لیژنەکەمان جگەل لەوەی کە ئەو بابەتانی باسمەکرد هەمووان بە نووسرا و بە فەرمی سەردانمان کردوون ئێستا لە هەوڵی ئەوە داینیان بەرنمەیەکمان هەیە بۆی کە ئەو جیازێک لە بازگەکان دابنین کە کەشفی موادی مشیعەکە لەو ئاسنانەی کە هێنێت هەرێمی کوردستان و کە کارگەکان بەکاری هێنن و هەموو کارگەیەکیش جیازێکی کەشفی مشیعی هەبێت لە بەروی ئەو مادەیە تیشکاوەرە ئەچێتە ناو ئاسنەکانەوە لە هەر ئاسنێکشا هەبێت بۆ ماوەی 50 ساڵ و تیشکە ئەداتەوە موادی مسەرتینەوە سەرطان دروستەکە ئێمە لەسەر لە هەوڵی ئەوە داین کە ئەو بابەتە بچەسپێنین بەڕاست دەستیان خۆش دەسپاس مامۆستا مەسعود ئێستا لەم کاتەیە وەرزی گەشت و سەیران و چونە دەرەوەیە لەم وەرزەیە بڵێن بە تایبەتی لەم مانگەیە لە هەرێمی کوردستان بە شێوەیەکی فراوان ینی دیاردەیەکە خەڵکی ئەمی دەرەچێتە دەرەوە شارەکان و گەشتە بەهاری کە ئەکرێت ئەمە کاریگەریشی زۆر بەجێڵێ و ئەبێتە هۆی نیگەرانی بەشێک لە چالاکانی ژینگەی و حکوومەتیش لە هەمان کاتە نەیتوانیوە چۆنەڵێ تەختەی باشی ئەو شوێنە گەشتیارانە بکات و پێداویستی و ئەو پێداویستانەی کە گەشتیار پێویستی دابینی بکات مۆسایان زانایان چی بکەن بۆی کە خەڵک هۆشیارێکی هەبێت کە ئیدی پێویستی بە هیچ نەبێت کە چوە دەرەوە خۆی حکوومەت و خۆی بێ و خۆی پەرلەمانی خۆی بێ و هەموو شتێک بێ لە پاراستنی ژینگە
وڵاوک لە سەرەتاوە من ئیشارەم پێکرد مامۆسایانی ئاینی جگە لە ڕۆژی ژینگە پارێزیە ئێمە پشکی شێرمان هەبووە لە وشیارکردنەوەی خەڵکە لەوەی کە پاراستنی ژینگە ئەرکێکی ئاینی و ئەخلاقیە. لە سەرەتایی وەرزی بەهار و سەوزبوون و شینبوونی کەژوکێوەکانیشا هەر وتارەکانمان تەرخان کردووە بۆ ئەوەی کە مسلمانان ئەچنە دەرەوە لە گەشت و سەیرانەکانتانات خوا ئاگاتان لە پاراستنی ژینگە بێ بە تایبەت لەو زوروف و سەردەمەی ئێمەی تیاین زۆرێک لە شتەکان بووە بە بابەتی پلاستیکی لە کەوچکی خواردنەوە لە سفرەکەوە لە پەرداخی ئاوەوە من لە وتاری جمعەکەی خۆمە ئەوەم بە خەڵک وتووە خوا جاران خۆش بوو بە دەستی خۆمان تۆزی ئاومان لە کانیەک هەڵ ئەگرت و ئەمان خواردەوە و نانێکی هەورامیمان ئەژن بە کانیەک و ئەمان خوارد یا ئێستا بە پەرداخێکی پلاستیکی ئاو بخۆینەوە یا ئێستا بە لەسەر سفرەیەکی نایلۆن شتەکانمان دانین یا لەسەر ئەو گژوگیا جوانەی کە فەرش نییە لەسەر زەوی یا بگا بە جوانی ئەو ژینگە جوانەی کە لە وڵاتی ئێمە و لە نیشتیمانی ئێمە هەیە. ئێمە تەکیدمان لەوە کردووەتەوە هەر کەسێ ببێ بە هۆکاری پیسبوونی ژینگە لە هۆکار و نەتیجەی پیسبوونی ژینگەشەوە مسلمانێک نەخۆش بێ کە ئێستا بەداخەوە زۆربوونی ڕێژەی نەخۆشیە کوشندەکان لە وڵاتی ئێمە هۆکارە سەرەکیەکەی پیسبوونی ژینگەیە. هەر کەس ژینگە پیس کات و ببێ بە هۆکاری نەخۆشبوونی مسلمانی ئەوە تاوانی کردووە تاوانی کردو و گوناهی ئەگالەوەی کە ژینگەی پیس کرد بۆ ئەوەی کە خەڵک نەخۆشکەو. بۆیە وەکو جەنابی مامۆسای شارێ پێکرد نیشتیمانی ئێمە خەڵکی ئێمە لە وڵاتی ئێمە هەر بۆ خۆی نیشتیمانێکە و خەڵکێکە کە بە هەستی ژینگە پارێزیەوە ژیاوە. من نمونەیەک بۆ جەنابتانە گەڕمەوە دەڵێن شێخی بیارە جارێک تێئەپەڕێ بەلای پیاوێکە خەریکی هەڵکەندنی مێرگە نێرگزێکە مێرگێکی نێرگس هەڵ ئەکەنێ و ئەیکێڵێت پێی ئەڵێ مامەمە تۆ خەریکی چیت؟ ئەویش ئەڵێ وەڵا قوربان خەریکی ئەوەم کە ئەم مێرگە نێرگسە ئەکێڵم ئینشاءڵڵا بۆ ساڵێکی کە ئەیکەم بەگەنم. ئەویش تەکلیفی لێ ئەکا ئەڵێ ڕجات لێ ئەەکەم ژینگەی ئەم وڵاتە پیسمەکە چەند تەنەکە گەرم و دەست ئەکەوێ لە ئەو مێرگە نێرگسەی کە ئەیکەی بەگەنم هەموو ساڵێ وەرە بۆ لای من دوو ئەوەنە گەرم و پێدەم بەستوخوا ڕۆڵە هەم ژینگەی وڵاتەکە پیسمەکە و ئەم بۆن و بەرامە جوانە لە وڵاتە مەبڕە. وی ئێمەی مامۆسایانی ئاینی تەکیدمان لەوە کردوێتەوە خەڵکینە بەنیسبەت ئاوی ژێرزەویەوە ئەو ئاوەی کە لە بیرەکانە لە ماڵەکانە هەیە ئاوی ژێرزەوی مڵکی هەموو ئینسانەکانە. دراوسەیەک ئەگەر ئاو زۆر بەکار بێنێ لە بیری ماڵەکەی خۆیان ببێ بە هۆکاری کەمبوونەوەی ئاوی دراوسەکەی کە بیرەکەی ئەوان کەم کاوە گوناهی گەشتووە. پیغمبەری گەورە فەرمی صلی الله علیه وسلم بە حەزەتی سعدی کوڕی معاذ کە تێپەڕێ بەلایە 4 جار ئاوی بەکارهێنا بۆ دەستێکی کە لە 3 جار زیاتر سنت نییە. پیغمبەری گەورە فەرمووی ما هذا الصرف يا سعد فەرمی و ئیسرافۆ لە چیە ڕۆڵە؟ ئەویش عەرزی کرد ئەی پیغمبەری خوا ئەفی الوضوء ئیسراف ئایا لە دەستنوێژیشا ئیسراف هەیە؟ قال نعم وإن كنت على نهر جار فەرمی ئەگەر لەسەر دەریایەک ئاویش بی لە 3 جار ئاو زیاتر بەکارهێنان ئیسرافە والله لا يحب المسرفين. بۆیە ئێمە وەکو مامۆسایانی ئاینی زۆرترین ڕۆڵمان هەبووە لەوەی کە خەڵکمان وشیار کردوێتەوە. داوا لەو بەڕێزانە ئەەکەم کە بەرپرسیارەتیان هەیە لە ئاستی حکوومەتە لە ئاستی باڵا لە بابەتە ژینگە پارێزەکانە تەنسیقێکی باشتر لە جاریانیان لەگەڵ وەزارەتی ئەوقافە لەگەڵ یەکێتی زانایانە لەگەڵ بەڕێوەبەرەتەکانی ئەوقافەکانە بکەن بۆ ئەوەی خەڵکێک زیاتر گوێ لە مامۆسایانی ئاینی ئەگرێ. هەموو چین و توێژەکانیش لە مزگەوتەکانە دانیشن. ئەگەر هوشیارەکی زیاتر لەوەی کە تا ئێستا کردومانە ئێمە بیدەین بە خەڵک وابزانم ژینگە پارێزەکان مامۆساژینۆ بەنسبەت جەنابتەوە ینی بابەتەکان ینی هەن هاوڵاتی تر ئەو کللتورێکە ئەگە زیادە ڕەوی کایکا و لەوە چه پرۆسەیەکی چۆنەڵ هێواش بێت تا خەڵک بێتەوە و شومەک و کەلوپەلی هاوردا کە دێتە ناو وڵاتەوە هەر دێت. بەڵام ئێستا بابەتەکە لە بەردەم لایانی پەیوەندیدارە هەیە چۆن بتوانێت ئەمانە ینی چارەسەرکە چۆن پاشماوەکان تەحویل بکە و پرۆژەی ریسایکلین کە ئەگەر هەبێرە شارەکانە بە سستی نەبووە یان ڕێگەی پێنەدراوە هین بێت ئەو بابەتی دووبارە بەکارهێنانەوە چۆن گرنگیەکی هەیە و چی بکرێت لە ئێسادا؟ بەڵێ من لێرە چەند تێبینێکم کردبا لەبەر چای بینەران ژوا دەرنەکەوین کە ئێمە دژی یەک قساکەین. ڕاستی من ئاماژەم بۆ کە تاکی ئێمە بەرەوە شارێکی زیاتر ڕۆشە لە ڕوو ژینگەیەوە حتا ئەگەر ئەو بکەم بە دەلیلێک کە لە ئێستا 200 ڕێکخراوی ژینگەیی ئەمە لە چاو 3 ساڵ پێش ئێستا ئەمە زۆرە عنیەگە هەر ڕێکخراوە دەک تاکیشی وشار کردبێت و ئاسی وشاری ژینگەییمان بەرز بۆتەوە ینی
بەڕێز ڕێکخراوە بزانم لە کۆبوتی وشیاری ژینگەی دابەز یعنی کەمە نییە لە ناو هاوڵاتیان ئەتوان بڵێم لە جێگێک و بۆ جێگێک فەرقی هەیە ئەتوانی ئاماژە بۆ بین بەڵام بەشەی گشتی من خۆشحاڵم بە هاوڵاتیان کە ئاستی ژینگەیان بەرز بۆتەوە بەنسبەت ریسایکلینەوە ئێمە باسی پاشماوەمان کرد من دایما لە زۆرنی پرۆگرامەکانی رادیو تەلەڤیزیۆنیشە ئاماژە بۆیان چاوەکەنە سەر پاشەڕۆ وردەکان کە زۆر ئەو مەترسیان نییە ینی گەورەکانمان پشتگوێ خستووە ئتر ئەوەیە ناتوانین دەستی بۆ ڕابکێشن یان ناوێرین پەنجەی بخێنە سەر یا بۆ باسی ناکەن ئەمەیان نازانم لە ڕاستیە وەکو پاشماوە هی کارگەکان وەکو بەڕێزیشان ئاماژەیان پێ ئەنجومەنی پارێزگا ئێمە چەنە پاشماوە و سکرابی پرۆسەی ئازادی عێراقمان هەیە کە لە جنوبان هەمووی چەک و شمەکی بەکارهاتووی ناو شەڕی پرۆسی ئازادین کە من بە دۆکۆمنت لامام 700 تەن دیپلیتی دیۆرانیۆم بەکارهاتوون ناو ئەم پاشماوەی چەکانەیە کە پێنسەی ڕێکی گەشتوتە خاکی عێراقەوە کە ئەمانە هەمووی موادی موشیعن کە ئەگەنە بەر هەوا بڵاوە بنەوە تیشکاوەرە ئێستا زیانی بۆ ئێرە چییە پێشتر لێرە قەدەغە کرابوو ئەو پاشەڕۆیانە نەهاتە خاکی هەرمی کوردستان و بکرێتە ژێر گڵۆ یا خۆک و سەرچاوێکی ئاسن بەکار بهێنرێتەوە بەڵام ئێستا وەک من بیستم ئەو پاشماوانە لە کارگەی ئاسنەکانە بەکار ئێهێنرێتەوە خۆی لەمە مەترسیەکەی زۆر زیاترە کە تۆ توانتەوە جارێکە ئەم مادێ ئاکتیڤەکەیتەوە بۆ ناو هەوا کە کردە ناو هەواوە تۆ بەدەستی خۆت ژەهرەکەت کردووە بە قورگی هەوایە کە لە هەواشە بڵاو بووە دابارێتە سەر خاک کات تۆ خاکی شت بیستێت بەلای کارگانە وەکی ژوەری تەقەمەنەکانە بیسیت ینی کە ئەمە هەر لە ماوەی دوو کارگەی ئاسن تەقیەوە لە کوورەکە تەقینوانە بوو سەرچاوەکان هەرشتێ بێ من ئەوە نازانم بەڵام ئەتوانم ئاماژە بۆ بکەم خۆی لەخوا بەکارهێنانی ئەو پاش ماوەی چەک و تەقەمەنیانە مەترسێکی زۆری هەیە و یەکەم جاریش بووە ئەم جۆرە چەکە بەکار هاتووە لە هەموو عالەم لە عێراق بەکار هاتووە وەکو شتێ بڵێ لێرە گوازێتەوە بۆ سەهەرێمی کوردستان جگەلەوەی کە ئەو لە ڕێی هەواشەوە لە ڕێی هەواوە ئێستا لە جنوب نسبەی شێرپەنجە بەرز بۆ تۆ بە لە سایە 90 لە دوای پرۆسی ئازادی عێراقەوە کە زۆرنی ڕێژەی شێرپەنجەکانیشان شێرپەنجەی دەماخە و لە ئافرەتانە مەمکە و هەروە خوێنە و مشەوهی کۆرپەلێ کە لە دایکە بن کاتە چۆتە ناو چیەوە ناو جیناتی بڕیون ئەمە خۆی مەترسێکی زۆرە ئێمە لێرا ویستم ئاماژە بۆکم کە تۆ لە ڕێی بارانەوە ئەگوازێتەوە سەرخاک ڕوەک وەری ئەگرێ لە ئاوە نەکواتێمە خۆراکەکەشمان پیس بووە بێ لێ خۆمان ڕاستە وەرزی هاوین و بەهاریش وەرزی خۆڵبارینە پێم وابێت خۆڵبارینەکەی شەر بەڵێ لە ڕێی خۆڵەکەش و ئەگوازێتەوە بەڵام ئێمە ئێستا من ئەڵێ مەترسیەکە دوور نییە یعنی ئێمە پێشتر باسمان کردماون لە جنوب بۆ ئەگوازرێتەوە نەخێر ئێستا مەترسیەکە لەبەر لوتمانەیە لە کارگەی ئاسنەکانی بازیانەوە بۆ ئێمە ئەگوازێتەوە کە ڕاستەخۆمە لە سلێمانیتر بڵین ئێتخەیکە ئەخنکەین و هەناسەمان پێ نایرێ ئەمە پاشەڕۆ گەورەکانە پاڵاو گەنەوتەکان بە هەمان شێوە کە گازێکی زۆر ئەکەنە جۆوە بەدیلی ئەمە چییە لە دوای سووتانی تۆ پێ دوایە لادانی فۆکسی ڕای گشتیە بۆ منە هەر لە ڕیکلام و بابەتەوە شارە ژینگەیەکانە باز دەوەگرێت کە منداڵێک کەسێک دەبێت پلاستیکە بکات تەنەکەی خۆڵەکەەوە لە کاتێک ئەمە خۆی ئەمە کەلتورە ئەمەجار تۆ ئەبێتەوە لەو نزیک خۆتەوەی خێتۆژە من ئەمە ناوێنێم پەروەردە ئەمە ناوێنێم تربیەت یعنی پاراستنی ژینگەی نێمە تربیەت و هەڵسوکەوتە ڕنگدانەوەی ئەبێ و لە دوای خۆتەوە بۆ نەوەکانی گوازیتەوە بەڵام خەمە گەورەکان ئەوەی من سەرچاوە سروشتێکە چۆن بپارێزم بۆ نەوەکانی دوای خۆم باشە من فێرم کرد پاک و تەمیز بێ فێرم کرد کە شتی زیای فڕێنێ ئەی تەندروستێکی لەکوێ خۆ من ژەهرەکەم بە قورگای ئەمەیان چۆن پارێزگاری لەوکەم سیستمی پاراستنی زۆرە ینی من ئەمیز ئەوە ئاراسی بەرپرسام بکەم لە پای ئەو هەموو پیشە سازیە گەورە و سەرچاوە سروشتی کە بەکارهێنن بەدیلی ئەمە هیچ کرا بۆ ژینگە چ شتێکی قورس کرا بۆ دەستخۆش زۆر سوپاس و بەڕێزت ساڵحمان جام شتێک بە کورتی باس لەوە بکەی کە هەر حەزەکەم لەسەر بواری مەنهەج و پەروەردە ینی ئەوە زۆر گرنگە کە بابەتی ژینگەی تێدا بێت چ شتێکی تر زەڕورە بەلاتەوە کە پێشتر دەفەت نەڕەخساوێ باسی بکەیت لە وارێک طبعا یەک ڕەکیزەی سەرەکی هەیە کە خوای گەورە حەزەتی ئادەمی دروست کرد سێ ڕەکیزەی سەرەکی پێفێر کرد یان سێ بنەمای سەرەکی فێر کرد سەرەتا یەکەم ئەوە بوو کە زانستی فێر کرد زانستی یا بە حەزەتی ئادەم کە لە قورآن فەرمێ وعلم الآدم الأسماء كلها کەواتە یەکەم فێرکردن دوو پێی فەرموو ولا تقربا هذه الشجرة فتكون من الظالمين
واتە یاسای بۆ دانا ڕێسا و یاسای بۆ دانا خاڵی سێهەم عقوبەی بۆ دانا تێگەر لەو درەختە بخۆیت ئەوە عقوبە لە بەهەش دەرەکریت کەواتە ئێمە نەوەی حەزەتی ئادەمین ئەم سێ ڕێکیزە سەرەکیە ضرور لە هەموو وەزارەتەکانە هەبێ بە تایبەتی وەزارەتی ژینگە واتە جارە بام میلەتەکەمان فێرکەین کە من لەگەڵ مامۆستای بەڕێزم کە ئاستی ڕۆشنبیری هەرێمی کوردستان و تاکی هەرێمی کوردستان تا ڕادێک لە ساڵانی پێشوو زۆر باشترە ئیشی لەسەر کراوە دەستخۆشی لە وەزارەتی پەروەردە خوێندنی باڵا باخچەی مناڵان و ساوایان ئەمانە ئیشیان لەسەر کراوە هەموو تاکێک ئیشی ڕێکخراوەکان مامۆستایانی ئاینی هەموو ئیشی کردووە بەڵام ئەوەیە کە ئەم سێ ڕێکیزە سەرەکیە جێبەجێ بکرێت بۆ نمونە لە پەرلەمان کاتی خۆی بڕیارێک دەرچوو کە ئەگەر کەسێک جگەرەیەک یان نەرگەلە لە شوێنێکی گشتیا بخوات یاساکە ئەوەیە کە عقوبە بدرێ بە 10,000 دینار و سرف کرێ بۆ نەخۆشی شێرپەنجە بڕیارەکە دەرچوو بەس کێ پەسەندی کرد یاخود کێ جێبەجێ کرد لێرەوە کێشەکە دەست پێکە کەواتە نەوەکانی حەزەتی ئادەم ئەبێ فێرکرێن و ئەبێ یاسان بۆ دابنرێ و ئەبێ عقوبەش بدرێن چونکە گەر سەوری ئەوروپا کە ئەوروپا بەچی پێشکەوتووە ئەوروپا بە زەریبە و بە عقوبە و بە یاسا پێشکەوتووە من لەگەڵ ئافرەتێکی سویدی ماوەیەک لەمە پێش قسەم کرد وتم ئێوە چۆن گەشتنەوە ئاستە لە شوێنە بووین نانمانە خوارد پێکەوە وتی ئێمە چەتە بووین پێ چەند هەزار چەند هەزار چەند سە ساڵێک لەمە پێش ئێمە چەتەی دەریا بووین بەس هاتین سیرمان کرد یاساماندانا نەوەیەک هات دوای ئەوە یاسای دانا بیداد یاساکان جێبەجێ نەکرد دوای وردە و دەتوانیمان یاساکە جێبەجێکەین بووینە ئەو سویدەی کە ئێستا هەین ئێمەش ئومێد دەکەین ینی هەرێمی کوردستان خەڵکی زیرەکی تایە خەڵکی دڵسۆزی تایە خەڵکی بەوفای تایە خەڵکی تایە خاک و نیشتیمانی خۆی خۆشەوێ ئێمە ناومێد نین زۆر گەشت بینین بەڵام ئەمە ئەبێ بکرێ بە یاسایەک بکرێت بە ڕێسایەک کەواتە ڕێنمایی و یاساگان هەموو شتی جوان جوانن شتی جوان هەیە بەڵام جێبەجێکردن و بەڵێ عقوبەش هەبێ بێ زەریبە هەبێت بە تایبەتی ئەو معاملە و مەسانع گەورانەی کە ئێستا لە هەرێمی کوردستانە هەن کە فعلەن با بڵێن پەرلەمان بۆ خۆی یاسایەکی دەرکردووە ئەو مەسانع گەورانە زەریبیان لێ بسەرێ و سەرکرێتەوە بۆ ژینگەی ناوچەکە بەس ئایا ئەمە جێبەجێ کریان ناکرێت ئەمە لێرەوە بێ دەست پێ بکەین وەکو قسەی پێشوم کە هەم لە بیدایەت و لە مناڵانەوە دەست پێ بکەین وەکو لایەنێکی پەروەردەیی و هەم لە ئاستی سەرەوە ژۆکو یاسا و ڕێسایەک جێبەجێ بکرێ و عقوبەی ئەو کەسە بدرێ کاتێکە لە ناو سیارەکەەوە دەبەیەک فڕێیە کاتێکە جگەرەیەک ئەخوا کاتێکە نێرگەلەیەک ئەخوا دەستخۆشی مەسەن بۆن من لە وەزارەتی تەندروستیەکەین کە ڕێسا و یاسایەکی دەرکردووە کە ئەو شوێنانەی کە نێرگەلە و کافتریاکانن ئێستا بڵێن کردنەوەی نێرگەلەی وەسانوە مۆڵەتیان نەدرێتێ بەڵام ئەمە بەوەش کۆتایی نایە وەرە عقوبەی قورستری بخەرە سەر وەرە سنوورەکان کۆنتترۆلکە لە بواری مەوادی مخدرات و کۆمەڵشتی ترکەوانش هەر ژینگە پیسەکەن و ژینگەی دەرون ئینسان پیسەکەن هەم ژینگەی کۆمەڵگاکەش پیسەکەن معروفێ وڵای بەڕێزت هەبێ پرسیارە بکەم ڕۆڵی ڕاگەیاندن لە هۆشیاری ژینگەیە تا چۆن گرنگی ئەگەر کە تا زۆر باسمان کرد بێت چی بەلای تۆ ضرورە کە ئەنجامی بدەن وڵی بەداخەوە ئەوەی کە هەستمان پێکرد بێت لە هەرێمی کوردستانە ئەوەی کە نەبوو بێتە خەمی ڕاگەاندەکان بواری ژینگەیە ئەوە نات کە لە بۆنە ژینگەیەکانە کۆمەڵە بەرناماتەکەن ینی ئەوەنی کە زیاتر بڕی تۆ ینی وڵی منەوەی کە جەنابی وەزیر ئاماژەی پێکرد پێویستە لەسەر شانی ئەوان هەمانگیەک لەگەڵ یاخود وەزارەتی ڕۆشنبیری بکەن یاخود لایانی کەم چەند کۆبوونەوەیەک لەگەڵ بەڕێوەبەری کەناڵەکان و دەستگاکانی میدیای بکەن کە لایانی کەم ئەوەنەی کە ڕیکلامی یەکی بازرگانی ئەەکەن ماوەیەکی کەمتر یاخود چەند سانیەک یاخود چەند خولەکێک لە ماوەی 24 کاتژمێرا بدرێ بە خزمەتی بواری ژینگە ئەمە ئەوەی کە ئێمە هەستمان پێ کردووە لەو ڕۆوە ژینگە فەرامۆش کراوە لە هەرێمی کوردستانە من ویستم یەک شتێک کا یاخوب لەسەر هەم ئەو باسی جەنابی مامۆستا باسی کرد یاخود ئەو ئیجراتانەی کە حکوومەتیش ینی چۆن خەڵک لە زۆر شت ناومێت بووە لە هەرێمی کوردستانە وەختە وای لێ بەیانی جەنابی مامۆستا باسی کرد لە هەرێمی کوردستانەوەی کە ئەو داتانی کە من ئاگادار بم نزیکەی 5,000 مزگەوت لە هەرێمی کوردستانە وتاری هەینیان هەیە ئەوەی کە دیارە بە ڕسمی 3,000 لە ڕێی ئەوقافەیە و لە هەندێک شوێنی تریش هەیە کە مەسەلەی گوندێکە یاخود شوێنێکی ترە یعنی ئەگەر بێت و هەر مزگەوتێک لە 200-300 بۆ 500 کەس کە مزگەوتی وایە چەند هزار کەسی تایە مامۆسایانی ئاینی ئەگەرەوەنە باسی ژینگەیان کردبێ یعنی ئەبێ ئێمە دەست لەو خەڵکانە بشوین کە پابندن بە بنەما ئەخلاقیەکانی دینەوە یعنی من یەک پرسیارەکەم ئەو خەڵکانی کە ئەچن بۆ گەشت و گوزار هەر ئەو خەڵکانە نین کە لە مزگەوتەکان ئامادا بن
من لە ماوەی پێشوە پۆستێکم کرد بڕاتان هەبێت لە یەکێک لە ناحیەکان ئۆتۆمبیلێکم بینی زبڵ و پاشەڕووی ماڵەوەی هێنا بوو لە بەردە مزگەوتەکە فڕیدا سارەکەی ڕاگەر خۆی چوە وتاری هەینیەوە من ئەوم نووسی ئایا ئەگەر باتە ئەم شوێنە مەقڕی حیزبێک بواە یاخود کەنیسەیە یاخود شوێنێکی تر بووە ئایا خەڵک ئەوێرا بچێت لێ فڕی بدا لە هەمان کاتیشا خەڵک بۆچی یاسا ژینگەیەکان یاخود ئەو سزانی کە ئەکرێ لە هەرێمی کوردستانە دڵی پێخۆش نییە بۆی پێوەی پابند نابێت جەنابی وەزیر ئاگادارە لە یاسای ژینگەی هەرێمی کوردستانە باسی سندوقی ژینگەیی کراوە یاخود هاوڵاتیەک ئەچێت لە هاتوچووە پارەیەکی لێ ئەسەندرێ بە ناوی ژینگەوە یاخود هاوڵاتیەک بە ئۆتۆمبیل لە نەمامێکەدا لە درەختێکەدا ئەیشکێنێتەوە حکوومەت من دارم بینیوە 300,000 بۆ نووسراوە پێم ئاوتوتومە کاکەجان ئەو دارە مەیکە بە پارە وەرە لە بری ئەوەی کە دارێکی شکانەوە دەداری لە سنوورەکە تا پێ بچێنەوە نەک بیکەی بە وەسڵێک و پارەکەی کەس نەزانێ بۆ چۆڕوە کەواتە ینی من بەش بە حاڵی خۆمک و ڕێکخراوەکان وەختە لەوە ناومێت بین خەڵک لە سزا خوایەکان بترسێ نە لە سزا دنیایەکانیش بۆیە لایانی کە مامۆسایانی ئاینی من ناڵم ڕۆڵیان نەبینی من پێشتری ژیانی بۆم ئەوەی کە جەنابەت باس کرد لە مەسلەی ڕاوکردن ئێمە نووسراوێکمان ئاراستی وەزارەتی ئەوقاف و یەکێتی زانایان کرد وتمان لە هەندێک شوێن بەڕاستی سروشت ئەنفال کراوە ینی بۆ نمونە ئەو سنووری لای سنووری ئێمە گەرمیان باز لەوا کرێت تەنها لە شەڕی داعشا نزیکەی 400 ئاسک ڕاو کراوە گوتمان مامۆسایانی وەرن بە شێوەیەکی کاتی ڕاوکردن لە سنووری گەرمیانە حرام بکەن ینی ناکرێ بۆ ناکرێ ینی مەسئولێک ئەچێ باز لەوا کرێ بە چەکی قورس ڕاوی کردووە مەبەستم ئەوەیە مامۆسایانی ئاینی ئەتوانن ڕۆڵێکی باشتر ببینن کە جەنابی مامۆسا باسی کرد ئێمە چەندین مامۆسایترمان بینیوە بەڵام بەڕاستی لە ئاستی پێویستانیە و ئەو سزا ژینگەیانی کە لە هەرێمی کوردستانیشە پەیڕەو ئەکرێ من هەستەکەم چاوی لێ ئەپۆشترێ ینی بەپێی جەنابی وەزیر ئاگادارە بەپێی ئەو ڕێنمایانەی کە هەر کارگەیەک لە هەرێمی کوردستانە دروست ئەکرێ ئەبێ لە 125 ڕوبەری کارگەکە سەوز بێ من تەحەدا ئەکەم کە جەنابی وەزیر خۆی لێرە ئامادەیە لە فەرمانگەی ژینگەکانی لەسەر ئاسی پارێزگاکان شارەوانی ئەو شوێنانی کە مۆڵەتیان بە کارگەکان و کەرتی تایبەت داوە هیچ کارگەیەک لە هەرێمی کوردستان لە 125 ڕوبەرەکەی سەوز بێ باشە زەحمە نەبێت کە تۆ هاتوتە مۆڵەتێک لە من وەرگرتووە لایانی کەم ئەو شوێنە ئەتوانێ بچیە داوای لێ بکە بڵێ لایانی کە من مۆڵەتەکە لێ وەرەگرمەوە یاخود ئەو هەموو کارگانە یاخود ئەو پاڵاوگانی کە بە شێوەی نایاسایی ئەچیتە شیوێک و سێرەکەی پاڵاوگویەک دانراوە ئەچیتە بەرزایەک سێرەکەی شوێنێک دانراوە بۆیە مەبەستم ئەوەیە ئێمە ئەوروپا بۆ پێشکەوتووە خەڵک لەوێ یان وەکو دین پێشکەوتووە یا وەکو ئینسانی بەداخۆ ئێمە وەختە هەردوو شتەکە لەدەست بدەین دەستەکان خۆش بووە کاگڕێوار بەو نسبەتی کەەوە تەجربەتان هەیە لە بواری دارستانەکان پاراستنی و هۆشیاری هاوڵاتیان و پێشنیاریش بە حکوومەت لەسەرەوەی کە چۆن دارستانەکان لە سووتان و لە بڕینەوە و بڵین زیان پێگەیاندنی هەیە چی دەرەنجامێک لایەوە هاتۆتە ئاراوە حکوومەت چی بکە و هاوڵاتی لەکوێی ئەوەدا بێت چاچەند هۆشیار بێ بەرامبەر بە مامەڵەکردن لەگەڵ دارستانەکان سەبارەت بە دارستانەکان ئێمە وەکو ڕێکخراوەکەمان ساڵی پار هەستین بە چالاکیەک ئەویش ناومان ناپرسەیەک بۆ دارستانەکان کە کۆمەڵێک داری وشکەوەمان هێنا سەر جادە و هەر لەو شوێنەدا ئێمە داوامان لە حکوومەت کرد لە هەموو شار و شارۆچکەیەک تیمێکی تایبەت دروست بکا بە کوژانەوەی دارستانەکان و پاراستنی دارستانەکان گرنگە ئەو تیمە کۆمەڵێ پێداویستی سەرەتاییان هەبێ و حکومەت دەتوانێت سوود لەو فڕۆکە چاودێریانەی کە ئەتوانین بڵین زۆر گرانیش ناکەوێ فڕۆکەی 10 کیلۆمەتری هەیە سوودی لێوەربگرێ بۆ کامێرا و بۆ چاودێریکردنی دارستانەکان ئەوە لەلایەک باسی ئێمە وەشیاری تاکی ژینگەمان کرد وەشیاری تاکمان کرد ئەوەی کە من ئەیبینم لەگەڵ ئەو خوشکە بە ڕێزە کە باسی ئەوەی کرد ئاستی وەشیاری بەرز بۆتەوە ڕەنگە ئاسی وەشاریمان کەمێک بەرز بێت بەڵام ئەوەی کە من ئەیبینم دەستی هەر هاوڵاتێکی تاکی کوردی گەشتوێتە هەچ شوێنێ سەرکانیەک دارستانێک جێگایەک دەستی ئەو کەسە بێەوە دیارە یعنی دیمەنێک دیارە کە ئەبینی نامۆیە ئەچیتە ناو بازار ئەبینی یعنی نەمامێک ئەبێ سیاجێکی ئاسنینی بۆ بکرێ ئەمانە ئەو دیمەنانن کە پێمان ئەڵێن ئێشتا تاک وەشیاری تاک لە ڕووی ژینگەیەوە لە ئاستێکی زۆر لاوازایە من ئەتوانم بە ڕێکخراوەکان تۆ هاوڵاتی زۆر جار لەوە چێ هەمومان ئەومان بەرچاو کەوت بێ لەوە چێ بێ ئینتیقامی دەسەڵاتێک لە
لە سروش بکاتەوە. ڕاستی ئەمە ئەبێ بابەتێک جیا بکەینەوە. مەسەلەی ژینگە ئەو بابەتەیە کە بە تەنها حکومت ناکرێەوە، بە تەنها ڕێکخراوەکان و کەسان. بابەتی ژینگە بابەتێکی گشتیە، پەیوەندی بە تاک بە تاکی هەوڵاتیانی کوردستانەوە هەیە، هەم لە ڕووی دینی هەم ئەخلاقی و هەم ئەو بابەتە. ویستم ئەوە بڵێم کە ڕێکخراوەکان، مینبەرەکان، ڕاگەیاندنەکان، کەسانی ئەکادیمی، دەستە و وەزارەتەکان و لایانی معنی بە هەمومان نەمانتوانیوە تاکی وەشیاری ژینگەی دروست بکەین. ئێمە 10 ساڵە ئەبینم چالاکی ژینگەی زیادی کردووە. چالاکیەکان زۆربەی خۆی لەوە ئەبینێتەوانێت تەنزیفە، یعنی پاکردنەوەیە، فرەدانی شتە. ئێمە ئەبێ تاکی کوردی وا لێ بکەین کە بە سیارێکی 6 بستۆنی بۆ 10 دقەڕێی سەر ئیشەکەی نەیبات. ئێمە ئەبێ وا لە تاکی کوردی بکەین 100 سیارە یەک نەفەری دوای جەنازەیەک ئەمانە بابەتی یعنی ناوەڕۆکی ژینگە و گرنگی ژینگەن. ئێمە بەداخەوانێ ڕێکخراوەکان و لایانی پەروەردەی ئێمە قەتیسمان کردووە لە تەنها بابەتی تەنزیفی. ئەبێ بینە دەرەوە، یعنی ئەمە لە ڕاگەیاندراوێکە لە فترەیەکی زەمەنی ئەم بابەتە تێپەڕێنین بینە ناوەڕۆکی ژینگەوە بابەتە گرنگەکەی. شەکان خۆش بوو. پێما بێت کاتی بەرنامەکە تەواو بوو، نازەم ئەگەر مامۆستا خولەشێکی بدەینێ کاکتۆر هەرچەند ئەگەر زۆر بە کورتی بێ زۆر بە کورتی دەربارەی وتەی بەڕێز مامۆستا بڵێ ئەمڕۆ لە سا چلی هۆکاری مردنەکانە گەڕێتەوە بۆ پیسبوونی ژینگە. ئەمە زانکۆی کۆرنێل پرۆفیسۆری تەکی دەکات دەربارەی چارەسەری کارگەکان هەمووی بە پرۆسەیەکە کرێ گەر بەڕێز مامۆستا بێتە سەر پرۆسی EIA پێ ئەوترێت هەڵسەنگانی کارتێکردن لەسەر ژینگە. ئەمە مادەی پێ هەیە ئەگەر بچێتە بواری جێبەجێکردن و بۆ ئێستاکەش وەکو هەنگاوی خێرا بە خێرا ئەگەر بەڕێز داوا لە سەرۆکی حکومت بکەیت بڵێ ئەگەر نێت پاچی تەیە بەرامبەر ژینگە تکا ئەکەین ئەو داهاتێت لە مرور وەرە گیرێ بگەڕێتەوە بۆ ژینگە هەتا بۆ پاراستنی ژینگە سەرف کرێت. پۆلیسی ژینگە ئەگەر بێتە کایەوە حتا بێ بە چاودێر لە ناوچە سەیرانگاکانمان بەرەو وێرانستانی نەبن. ئەگەر بکرێت سنتەرێکی داتابیس زۆر گرنگە چی ئەو داتانەی کە پێیوەستە بە ژینگە بتوانێت ئەم سنتەری بەڕێستان کۆی کاتەوە، یعنی چونکە ئێوە یعنی سەرکارن بۆ هەموو دام و دەستگاکان و داواکاریش وێزگەیەکی چاودێری هەوا، وێزگەیەکی چاودێری هەوا لە شارەکان کرێ بۆی کواڵتی هەوای شارەکان بزانێت. زۆر سپاس مامۆستا جەنابش دەگەر بتوانیت زۆر بە کورتی. من دووبارە سپاس بۆ هەموو بەڕێزان و بۆ بەڕێستان. بەڕاستی ئێمە لە هەرێمی کوردستان زۆر پێویستیمان بەوەی ئیشەکان تەوزیعکەین، حکومت ئیشی خۆی بکات، ڕێکخراو ئیشی خۆی، تاگ ئیشی خۆی، مامۆستای زانکۆ، دکتۆرەکان، مامۆستایانی ئاینی، چونکە بەڕاستی هەستەکەین تێکەڵیەک لە ئیشەکانە هەیە. ڕێکخراوەکانیش کاک دکتۆر فەرمووی بەڕاستی زۆر ئیش لەسەرەوە بکرێ. ڕێکخراوەکان وەکو جاران دکتۆر کە نەخۆشتە بەر بەلای دکتۆری تە دکتۆر هەموو شتێ بوو، بەڵام ئێستا دکتۆرەکان گیان لە هەموو پسپۆڕەکانە بۆیە پێویستەکان ڕێکخراوەکانش بە هەمان شێوە جیابن. ئێمە پێویست بەوەکە پەیوەندی بە هەموو تاژێک پێویست بەوەکە ئێمە دەوڵەمەند بێ، هەژار بێ، مەسئول بێ، هاوڵاتێک بێ، هەر کەسێ بێ وەکو یەک پێویستی بە هەوای پاکە، پێویستی بە خاکی پاکە. ئێمە خەڵکیشمان کە ئەمرێ ئەیشۆرین بە کفنێکی پیرۆزە و ئەنجاوا خاکی سپێرین. لەبەر ئێمە دوجاریش هەر بۆ خاکە گەڕێنەوە. پێویستەکە بەڕاستی هەم ئاوەکەی هەم خاکەکەی، چونکە هەموو جارێ باسێکین چۆن مامۆسایانی ئاینی نانیان بە پیرۆز ناساندۆ بە خەڵک زۆر حساب بۆ نانە کافڕینەدا واش حساب بۆ ئاویش بکرێت. بەڵام لەگەڵ یەک تێبینیم لە ئاخیرا ئێمە سەردانی شوێنەکانمان کردو کە پیس بووە. بەڕاستی زۆر شوێن هەیە بتڵی عارق و ویسکی ئەمانەی تیا، یعنی فرێدراوە شەر نییە نوێش خوێنەکان هەموو لە مزگەوتەکان نابن. بۆ ئێمە لە پەیامی ژینگەیە داوامان لە هەموو پەرزگاکانی هەرێمی کوردستان کردووە، لە هەموو وەزارەتەکان کردووە بۆ ئەو خەڵکانە بەڕاستی بە گشتگیری بێنە سەر خەت بۆ خزمەتی ژینگە. ئەم ساڵ ئومێد دەکەین هەموو چین و توێژەکانی هەرێمی کوردستان زیاتر ئاشنان بە ژینگە و ئەو خزمەتەی کە بە ژینگەیەکەن دڵنیابن بە خۆیان. چالاکەکانتان جیاواز ئەم ساڵ بەڕاستی سەبوون نین نا ئەم ساڵ شتی نەوعیمان ئامادە کردو. بۆ نمونە کۆمپانیەکانی کۆڕێک ئاسیا زێن بە چەند ملیۆن ڕیسالە بەشداریەکەن بۆ هۆشارکردنەوەی هاوڵاتیان. ئێمە لێرەوە سپاسیانەکەین و قوتابخانەکان بەڕاستی هەموو قوتابخانەیە تەنکی قوتابخانەکە پاکاتەوە بۆی مناڵان دەبەی ئاو نەبن. دووبارە بەڕاستی ئەوانە زیان بە ژینگەیە گەێنێ. داوامان کردو لە وەزارەتی ئۆقاف هەموو حەوز و
تەنکی مزگەوتەکان پاکرێتەوە لە هەمان ڕۆژە تەعاونێکی زۆر هەیە لە بینی وەزارەتی شارەوانی بە تایبەتی بەڕێوەبەرایەتی گشتی ئاوەکان لە شار و شارۆچکەکانە بۆ ئەو تەنسیقە گشتیە ومێ دەکەین بە هەموو لایەکمانە بتوانین وەکو بیبینی چاومان ژینگە پارێزی. دەستی خۆش بە زۆر سپاس بۆ ئێوەش سپاس بە هەموو لایەک. دەستەکان خۆش بێ مامۆستا جەنابی. لە کۆتاییە من ئێمە وەکو لیژنەی تەندروستی و ژینگە لە ئەنجومەنی پارێزگا باوەڕی تەواومان هەبووە کە لامەرکەزیەت بدرێ بە پارێزگاکان بە ئەنجومەنی پارێزگاکان بۆ لەبەرەوەی دەسەڵاتی ناوە ناتوانێت تەواوی گیرگرفتەکان بە تایبەتی گیرگرفتی ژینگە چارەسەر بکات بەڵام دەسەڵاتی لامەرکەزی پارێزگاکان و ئەنجومەنەکان ئەتوانن ئەو ڕۆڵە ببینن زۆر بەباشی و لە هەمان کاتە ئێمە ئەتوانین ئەگەر و دەسەڵاتە لە پارێزگا و ئەنجومەنی پارێزگا بێ دەسەڵاتی تەواو بدەین بە لیژنە هاوبەشەکان و بە فەرمانگەی ژینگە کە تەواوی ئەو یاسایانەی کە تایبەتن بە ژینگە و چاودێری بۆ هەموو شوێنە چالایشی پیشەسازیەکان بە ئەنجام بگەین و چاودێری تەواویان بکەن و سەبارەت بە بۆردی ئەو پارەی کە ئەگەڕێتەوە بۆ ژینگە ئێمە بە نووسراوی فەرمی ئاراستەی ئەنجومەنی وەزیران و لایەنە پەیوەندیدارەکان و وەزارە پەیوەندیدارەکانمان کردووە کە پێشتریش پێشنیازمان کردووە کە ئەم بابەتە بچەسپێنێ لەبەر سوودی گشتی بۆ لەبەرەوەی ئەو نەخۆشیانی کە لە داهاتوو دروستە بن تێچوەکانیان زۆر زیاتر لەو پارەی کە لەو دەستکەوتانی کە لە بابەتی چالاکی پیشەسازی وە بەرهەم دێ لەبەرەوەی ئێستا لەبەر بۆ زانیاری سەر و 80 ملیۆن دلار ساڵانە بەس بۆ نەخۆشی شێرپەنجە و نەخۆشی درێژخایەنەکان و چارەسەری دابینەکرێت کە ئەمە لە داهاتووە زیاد دەکەن. زۆر سپاس بەڕێزت زۆر بە کورتی بتوانانی زۆر بە کورت زۆر بە کورتی ئەفۆ بۆ جەنابی مامۆستا من قەناعەتم وایە ئەو ژینگە پارێزەی لە وڵاتی ئێمە هەیە سوورم لەسەر ئەوەی کە ڕۆڵی زۆری مامۆسایانی ئاینی لەسەر ئەگەر ڕۆڵی مامۆسایانی ئاینی نەبووایە ژینگەی وڵاتی ئێمە ئێستا پیستر ئەبوو و بە دڵنیاییشەوە من قەناعەتم وایە لەگەڵ مامۆستا وام کە ژینگەی مینبەرەکانیش ئەرکی وەزارەتی ئەوقافە ئەو مامۆستا ئاینەی کە بە پێویست بە کاری پێویستی خۆی هەڵناسێ و ناتوانێت بەدەست لەسەر برینەکانی ئەم وڵاتەی ئێمە دانێ بە ژینگە پارێزیشەوە پێویستە ئەم مامۆسایە وتاری پێ نەدرێ. زۆر سپاس بۆ بەڕێسان نەزەم کاتمان تەواو بوو وڵات دەگەتوانن بە نیو خولە کەمتر تێبینیم هەیە لەسەر ئەوەی کە وەکو کەسانی ئەکادمی چۆن بتوانین هەماهنگ بین لەگەڵ لەلایەنی بەرپرسە ئێمە وەکو پسپۆری ناو زانکۆ بازلەوە بکەیت پسپۆرێکی زۆر هەیە وەکو توێژینەوەی زانستی چ لە ڕسێر چابەیە لە ئەتڕۆحە و تێزی دکتۆرایە بێت لە ناو زانکۆ هەیە کە هەر خوێنکارێک تەخەڕوج پێکرێ 16 نسخەی لەم ئەتڕۆحەیە پێڕائەکێشرێ دابەشێکرێ بەسەر وەزارەتەکانە کە هەرێکێک لەم توێژینەوانە پرۆژەیەکن بە سکێڵێکی بچووک کە لە هیلاکی و داتایەکی زۆر پێگاتووە کە لایەنی بەرپرس ئەتوانێت بەکاریان بێنێ بە سکێڵێکی گەورەتر لە ئەرزی واقعات تەطبیقی بکە هیوارم هەر لە ناو مەکتەبێک کادانەرێ و چاوێک بۆ توێژینەوانە دەست خۆش بێ بە یەک دیارڕەویشەوەیە کە بەڕاستی پیسبوونی ژینگە نەخۆشیێکی زۆر شاراوەیە کاتێک کە دەرهاویشتەکانی دەرەکەی ئەو جا هەوڵاتیان پێزان بۆیە ضرورە ژینگە هەمووان بیپارێزین. دەستان خۆش بێ مامۆستا جەنابیشتان ئەگەر هەروەکو مامۆستا بە دێرە کۆتایی باوەی کە من لە کۆتاییە دەستخۆشیتان لێ یەکەمەوە لە ڕۆژی ژینگەی کوردستانە سڵاو و ڕێز و خۆشەویستی بۆ سەرجەم چالاگوانان و ڕێکخراوان و ئەندامانی ڕێکخراوانی ژینگە پارێزە نێرم دەستان خۆش بێ زۆر سپاس. وەڵام من ئەمێ لە کۆتاییەوە بڵێم چۆن لە ڕابردووە خەممان لە دەسەڵاتی کوردی نەخوارد یاخود ئەو قەیرانانەی کە ئێستا کەڵەکە بۆ لەسەر شانی هەموو تاکێکی کورد ئەگەر لە ئێستاوە تاک بە تاکمان خەم لە ژینگەی هەرێمی کوردستان نەخۆین هەرێمی کوردستان لە ڕووی ژینگەوە قەیرانێکی بۆ دروستە بێت لە قەیرانە سیاسەکە زۆر گەورەترە بێ ئەو کاتە بێتە کارەساتێکی سروشتی بە حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکانیش نەتوانن چارەسەری بکەن. دەستان خۆش بە سپاسانەکەم تەنها هەر ئەو عینوانەیە کە ئەمساڵ ڕۆژی ژینگەی کوردستان لەژێر عینوانی ژینگەیەکی خاوێن مافی هەمووانە بەڕێوەچێ لەسەر تاسەر یاریمی کوردستان. خۆش بێ زۆر سپاس بۆ بەڕێستان ماندوو بوون لە بەشداری بەرنامەکە هیوادارین گفتوگۆیەکی بەسوود و حتمما بەسوودی شەبێ ئینشاڵڵا کردبێتمان بەڵام لە ئەنجام ئێمە گەشتنە و قەناعەتەی بەڕای بەڕێستان کە ژینگە بابەتێکی فراوانە پەیوەندی بە هەموو تاکەکانەوەیە بە هەموو سێکتەرەکانەوە بە هەموو لایەک پێویستە بپارێزێت چونکە دوجار ژینگە ژیانە. بەڕێزان بیسەرانی بەڕێز بینەرانی بەڕێز بەم شێوەیە هاتینە کۆتایی بەرنامەی ئەم جارەی پەرز کە تایبەت بوو بە ژینگەی هەرێمی کوردستان بەرەوکوێ تا دەرفەت و بەرنامەیەکی تر بەخوای گەورەتان ئەسپێرین خواتان لەگەڵ.